لەگەڵ گروپی شاخەوانی قەڵای شێروانە هاتوین بۆ گەشتێک بۆ سەر قەڵای شەمێران لە کەشوهەوایەکی خۆشە کە گروپەکە پێکاتوە لە کۆمەڵی ئافرەت و کۆمەڵی پیا و هەڵبەتە واتە لە هەردوو ڕێگەزەکەیە. خۆشببختانەوەی کەمەوە ئاماژەی پێ بدەمەوەیە کە لە ئێستاە ئەبینین گروپەکانی شاخەوانی ئافرەتیشی تیادایە ئەمە بۆ کۆمەڵگەیەکی پیا و سالاری یا بەتایبەت لە ناوچەی گەرمیانە کە ئێستا شتێکی نوێ و جێگای دڵخۆشیە کە ئافرەتەکان تواناکانی خۆیان دەرەخەن و توانن بەشدار بن لە گەشتی هاوشێوەیە. من مرۆک و کچێک هاتوو مرۆ بەشداریم کردووە بەسەر گروپی شاخەوانی بۆ ئەوی سەر بکەوین بەسەر قەڵای شەمێرانە. حتمما ئەمە من یەکەم جارمە و کۆتا جاریشم نابێت بە خۆشحاڵی و هەمومان هاتوین و کەپێک هاتووە لە ئافرەتان و پیاوانیش بۆ ئەوی هەمومان دەری بخین کە ئافرەتان هەموو کات توانایان هەیە بەسەر هەموو شتێکا زاڵ بن. بێگومان لەیرەیشە ئێمە ئەبێ لێرە پامن بین بەسەر ئەوەی ڕێنمایەکانە بۆ ئەوەی ژینگە بپارێزین. ئێمە هاتوون شوێنەکان ناسرا و بێت و بیناسین بزانین ئەم شوێنانە لە چی پێکات و لەکوێ لە ڕووی تەندروستیوە بۆ ئەوەی دەربکەوین هەرچەنە ئافرەتەکان کێشیان زۆرە و بێگومان هەموو کاتوانیان هەیە بەسەریدا زاڵ بێت. ئاسایلاک بوون سەڵاو ڕێمان و بوونی هاتیە بەڵام گرنگەوە ئێمە گەیشتینە سەر لووتکە هیلاکیمان دەرچوو. سپاس. گەشتەکەمان وەک گروپی شاخەوانی قەڵای شێروانە بۆ قەڵای شەمێران بوو. دیارە ئەم قەڵا بەوە ناسراوە کە پێ ئەوترێ قەڵای شەمێران بەڵام پێ ئەوترێ قەڵای چەند ناوێکی هەیە پێ ئەوترێ قەڵای دڵف لە ناوچەی شەمێران و هەروەها پێ ئەوترێت قەڵای پشت قەڵایشکە گوندێکە پێ ئەوترێ گوندی پشت قەڵا. دیارە ئەم شوێنە شوێنێکی مێژوویە و ئەم قەڵا یعنی گێڕانەوەی جۆرا و جۆری زۆرە لەسەری کە مێژوەکەی زۆربەی ئاماژە بۆ ئەوە ئەکەن کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانیەکان. ئەڵێن ئەم قەڵا کاتی خۆی بە شێوەیەک و ینی بە پیلانێک داگیرکریا کە لە شاخی زەواڵیوە ئاوەکەی لێوە هاتووە بۆیە ئەو کەسانەی کە هێرشیان کردەتە سەری چەندی هێرشیان کردە بۆیان نەگیریا لە ئەنجامە لە ڕێی کەسێکۆ کە خیانەتی کردی دیارە زانیوێتی ئاوەکەی لەکوێوە دێ چیرۆکەکەی ئاوە ئەگەڕنەوە ئەڵێن ئەسپێکیان تینوو کردووە و خوێ ئاویان داوە پێی ینی خوێیەکی زۆریان داوە پێی بۆ زۆر تینووی بێ دوایی لە نێوان قەڵاکە و ئەو ڕێگەی کە نزیکە لە شاخی زەواڵی و ئەڵێ بەرەڵایان کردووە و بەسمە کڕە بۆ ئاو گەڕاوە نەتیجە لە ڕێ ئەو پیلان گەڕێەوە ئەوش ئەڵێن کورد بووە کە کاتی خۆی ئەو نەکبەتیە کردە ئەو کارەی کردە لەوە توانیانە ئاوی لێ ببڕن و دەست بگرنە سەر قەڵاکە. ئێمە لە درێژەی گەشتەکەمانە تقریبان 7 کیلۆمەتر و نیو بۆ 8 بە بەرزی 1000 مەتر
تۆزێک زیاتریش لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە قەڵاکە ئێمە لە گوندی دڵفەوە کە سەرەتای گەشتەکەمان دەست پێ کرد. ئەو کەسەی بێکەس نییە و خانە خەرا دڵ بەشاری ماری